بەبەرداوامیدان بە چالاکیەکانی ئاسوودە گروپ ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی حوتەمین کۆبوونەوەی ئاسوودە گروپ بۆ پاڵپشتی خانمانی دووگیان. لەم کۆبوونەوەیە باسی چۆنیەتی دڵنیابوونەوەی دایکمان کرد لە سەلامەتی کۆرپەکەی لە ماوەی دووگیانیدا کە ئەمەش ئەکرێت لە ڕێگەی هەستکردنی دایک بە جوڵەی کۆرپەکەیەوە بێت یاخود پشکنینی سۆنەر و دۆپلەر بۆ ئەو حاڵەتانەی کە پێویستن. ئەمڕۆ لە حوتەمین کۆبوونەوەی گروپی ئاسوودە بۆ پاڵپشتی خانمانی دووگیان باسی کۆمەڵە بابەتێکمان کرد کە بەڕاستی زۆر جێی پرسیارە لەلایەن خانمانی دووگیانەوە. دکتۆرە نەسرین پزیشکی پسپۆڕی سۆنەر باسی ئەو سۆنەرانەی بۆ کردین کە زۆر ضرورە لە کاتی دووگیانیا خانمان بیکەن. دکتۆرە ژیان پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوون باسی ئەوەی بۆ کردین چۆن بزانین ئەم مناڵە کە لەسکی دایکایەتی سەلامەتە لە ڕووی جوڵەی مناڵەکە و لە ڕووی بەکارهێنانی سۆنەر بۆ بزانین جوڵەی مناڵەکەمان باشە. بەروە خۆمەکو پزیشکی پسپۆڕی مناڵان باسی ئەو نیشانانم کرد کە بەڕاستی کە مناڵ لە دایکە بێ لەسەر پێستی دەرئەکەوێ هەنێکی کاتیە هەنێکی ئەمێنێتەوە چۆن بیان ناسینە و کامی سەلامەتە و کامی متابعەیەوێ بە هیوای ئینشەڵڵا هەموو لا سوودی لێ ببینین. سمارت وەرچەرخانە.